بەڵێم کاتتان باش ماندوو نەبن دووبارە بەخێر بێنەوە وا دیارە دەزانم ڕۆژانە دوو جار لایڤکردن لە بۆ من کارێکی سەختە ڕەنگ بێ لە بۆ ئێوەش وابێ بەڵام ڕووداوەکان گەلێک زۆرن و نام هەوێ لە ڕووداوەکان داببڕێن بۆیە بە پێویستم زانی دووبارە بێمەوە خزمەتتان هاوڕێیان زۆر بەخێر بێن بۆ لایفێکی دیکە لەسەر هەموو ڕووداوەکانی ڕۆژڕەتی ناوەڕاست بەڵام بە تایبەتی و بەگشتی لەسەر ئەو ڕووداوانە قسە دەکەین و ڕادەوەستین کە لە سووریا دێنە ئارەوە سەرەتا ئەو هاوڕێنێ لەسەر خەتن سڵاوتان لێبێ تکایە شتێکمان بۆ بنووسن بزانین هەموو شتێک باشە یان ناتاوەکو بە ڕەحەتی و بە بێکێشە دەستی پێ بکەین. دەنگم چۆنە هاوڕێن؟ دەنگم چۆنە ئێستاکە وابزانم دەنگ دوور بوو ئێستاکە چاکم کرد دەبێ باشتر بێ چۆنە وابزانم ئێستاکە باشترەوە نیە زۆر باشە زۆر باشە سەر و سەر چاوان بەخێر بێنەوە سەر هەردوو چاوم هاوڕێیان بەپەلا هەندێک باس لە ڕووداوەکانی دەور و بەرمان دەکەین لە هەر چوار بەشی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوایی دێنەوە سەر سووریا و هەندێک قسە دەکەین کە پێشتر نەمان کردووە هەر وەکو دەزانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر کۆمەڵێک قەیران لە ئارادا ناتاوە پێویستە چارەسەریان بخۆیانەوە نەبینیوە و دیارە ئیتر بەو قەیرانانەش دەچینە ناو ساڵێکی نوێ ساڵی 2026دا با سەرەتا باس لە عێراق و کوردستان بکەین لەسەر پرسی موچە و بودجە لە بەغدا هەروەکو دەزانن ئیتر جموزۆری زۆر هەن حکوومەتی سوودانی لەلایەک هەوڵەدا ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان لە خۆی ڕازی بکە بەڵام لەلایەکی دیکەش تەماشا دەکەن ئیتر لەبەر ئەوەی متمانەیەک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدادا نییە تەماشا دەکەین بەردەوام کارتی موچەش ناتوانین بڵێن کە ئەم لایەنانە بەکاری ناهێنن ئەم لایەنانە کارتی موچە بەکاردێنن بۆ ئەوەی لە هەر کاتێکدا ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنتڕۆڵ دەرچوو بۆ ئیتر ئەو کارتەی لە بەرامبەردا بەکار بێننەوە ئیتر مەسەلەکە بەو شێوەیە بەڵام هەموو ئەمانە هەروەکو لە سوسیال میدیادا بینیمە چەند ڕۆژێک بە بۆنەی زەواجی کچێک نزیکە لە بنەماڵەی بارزانی و دیارە باوکو دایکی ڕنگ بێ بارزانی نەبن بەڵام نزیکە لە بنەماڵەی بارزانی ئیتر ئەم کچە کاتێک لەگەڵ کوڕێکی کوردستانی تورکیا باکوور زەواز دەکا کوڕەکەش نزیکی بنەماڵەیەکی شێخ و عەشیرەتە وەکو ئەوان لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئیتر 10 کیلۆ زێڕی بۆ کراوە ئەو 10 کیلۆ زێڕە لەکوێ هاتووە ئیتر ئەمانە خۆی لە خۆیدا کۆمەڵێک پرسیار دروست دەکەن کە لایەنە سیاسیەکانی کوردی لەلایەک گلەیی لە بەغدا دەکەن کە کارتی موچیان لە بەرامبەردا بەکار دەهێنرێ بەڵام بە هیچ شێوەیەک نایان هەوێ ئیتر وجدانی خۆیان بجوولێنن باس لەم 10 کیلۆ زێڕە بکەن کە یەک نمونەیە لە پشت ئەم 10 کیلۆ زێڕە بێگومان کۆمەڵێک حکایەتی دیکە هەنە کە نامەوێ لێرە باسی بکەم چونکە من کاتێک قسە دەکەم نامەوێ بەبێ بەڵگە قسە بکەم ئەو حکایەتانەش لەسەر سوسیال میدیا باز دەکرێن کە پێشتر ڕوویان داوە و وا پێدەچێت ئەو 10 کیلۆ زێڕە بۆ قەرەبووکردنەوەی ئەو ڕووداوانە بن ئیتر تەماشا دەکەین بزوتنەوەی کوردی گوایە بزوتنەوەیەکی شۆڕژگەری چیایی چەکداری بووە ئیتر تەماشا دەکەین بە تەنیا ئەمڕۆ بزوتنەوەیەکی خێزانی و پارەخۆر و ڕایەخۆر نییە بەڵکو بزوتنەوەیەکی خێزانیە کە بۆنی کۆمەڵێک کاری قێزەوەنی لێدێ و ئەم کارە قێزەوەنانە بە پارەی خەڵکەوە دوایی هەوڵ ئەدا قەرەبوویان بکاتەوە ئیتر باوەک بکوژە کوڕ خەڵات بکە ئەوە مەسەلەیەکە بەردەوام لە ناو عەشیرەتەکانی جیهاندا هەبووە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و دۆلەر فڕێدان لە کاتی بووک
گواستنەوەدا کە ئەمە چڵکنترین کللتوری ئەم وڵات و کۆمەڵگایانەیە کە بەبێ ماندوو بوون پاریان پەیدا کردووە. ئەمە نە لە ناو کۆمەڵگای تورکی هەیە، نە لە ناو کۆمەڵگای کوردستانی تورکیادا هەیە، چونکە کۆمەڵگای تورکی بەڕاستیش کۆمەڵگایەکە ڕەنجدەرە. ئیتر پێمان خۆش نەبێت دۆلار فڕێنادا، ئەمە بەتەنیا لە وڵاتانەدا هەیە کە هیچ ڕابردوویەکیان نییە، هیچ کولتورێکیان نییە لە پڕەوە لەسەر بنەمای نەوت فرۆشتن و نۆکەرایەتیکردن بۆ ئیمپریالیزم و ئەمریکا و زایۆنی ئیتر لە پڕەوە گەشتونەتە ئەم ڕۆژە و تەماشا دەکەین بە شێوەیەکی زۆر زۆر بێ ئەخلاقانە پارە بەکاردەهێنرێ. بۆیە دەبێ هەردوو لایەنی باس بکەین. هەروەها لە عێراقدا بەردەوام تەماشا دەکەین ئۆپەراسیۆنی هاوبەشیش هەیە لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقدا بۆ ڕێگریکردن لە جمو جۆڵەکانی داعش. وا دیارە مەسەلەی داعش زۆر زۆر بەجددی سەر لە نوێ کەوتۆتە ڕۆژەڤەوە لە دوای دوو چالاکی، یەک چالاکی لە دەرەوە لە ئوسترالیا لە بەرامبەر جولێکەکان ئەنجامدرا کە بۆنەیەکی ئاینی و کولتوری و مێژوویان هەبوو کە ئەو بۆنێ هیچ پەیوەندی بە ئیسرائیلیشەوە نیە. ئیتر کۆمەڵێکیان بوونە قوربانی لە هەمان کاتدا تەماشامان کرد لە تەدمڕ دوو سەربازی ئەمریکی کوژران لەگەڵ وەرگێڕێکی ئەمریکی بەڕێگەز عێراقی لە هەمان کاتدا سێ سەربازی پسپۆریش بریندار کران و ئەمە ترسێکی دروست کردووە. ئەگەر بێت و لە عێراقیش ئەمە دووبارە بێتەوە ئیتر ئەو قسانێکە پێشتر دۆناڵد ترامپ دەیکردن دەربارەی داعشمان پاک کردەوە، هەموو شتێکمان کۆتایی پێهێنا و فەرموون خەڵاتی نۆبڵی ئەمجارە بدەن بە من، ئیتر ئەمانە هەر هەمویان پوچ دەبنەوە. لە کوردستانی لە باکووریشدا لە تورکیاشدا تەماشا دەکەین ئیتر بەردەوام لە نێوان دەم پارتی و لە نێوان ئاک پارتیدا تەماشا دەکەین لەلایەک حوبحوبانە لەلایەکیش ململانە هەیە، هەم حوبحوبانە و ململانەیە لە ناو یەکتریدا بەڕێوە دەچێت. حوبحوبانەیە لەسەر پرۆسەی گوایە ئاشتی و چارەسەرکردنی کێشەی کورد کە ئەو پرۆسەیە من چەندین جار باسم کردووە با فێر لە خۆمانەوە لە خەڵک نەکەین. ئەم پرۆسەیە پرۆسەی چارەسەرکردنی کێشەی کورد نییە بە پلەی یەکەم، بە پلەی دووەم و سێم ڕەنگ بێ. ئەگەر بێت و پرۆسەی دیزاینکردنەوەی تورکیا، گۆڕاندنی تورکیادا ویانش هەندێک دیموکراتیزەکردنی ویانش نەرمکردنی تورکیا سەرکەوتوو بێ ڕەنگ بێ پرۆسەیەک بە ناوی پرۆسەی ئاشتی ویانش ئیتیفاقی کورد و تورک بێتە ئاراوە. لەو ئیتیفاقەشدا ئیتر ئەوە نییە کە ئێمە دەمان هەوێ، ئەوەیە کە ئەوان لە سووریا دەیان هەوێ. ئەوان لە سووریا چیان دەوێ لە بۆ پەکەکە و لە بۆ کوردیش هەمان شتیان دەوێ. بەڵام ئەمە وەکووتم ئەمە مەرج نییە، یعنی ئەمە بە هیچ شێوەیەک سەرکەوتوو نابێ. ئیتر دەوڵەتی تورکیا خەونی ئەوە بوو کاتێک ڕژێمی بەشار ئەسەدیان ڕووخان گوتیان ئیتر بەشار ئەسەدمان ڕووخاندووە با کوردەکانیش بکەینە قوڕوجی خۆمان. ئیتر وەکو حەمیدی ئاڵاییە ئیتر لە کوێ ویستمان ئیتر لەسەر هەستەکاندا تاویان بدەین و کاریان پێ بکەین. بەڵام تەماشامان کرد لە پڕەوە ئیتر ئیسرائیل چۆن ئەوانی خستە ناو تەڵەکە و ئێستاکەش دەوڵەتی تورکیا لە ناو کێشەیەکی زۆر زۆر قوڵدایە. ئۆپەراسیۆن بکە لە بۆ کوردەکان نابێ، ئۆپەراسیۆنیش نەکە هەر نابێ. ئیتر تەماشا دەکەین لە باکووری کوردستانیشدا مەسەلەیەکی بەو شێوەیە، یعنی لە ناچاری دەستیان بە قۆناغێکی وا کردووە بەردەوامی پێ بکەن نابێ، بەپێی بەرژەوەندی ئەوان نابێ، بەردەوامیشی پێنەکەن گەڕانەوەی ئەو پرۆسەیە کێشەیەکی زۆر زۆر گەورەتر دروستەکە کە کەس ناتوانانی بیبینێت چییە ئەو کێشەیە چیە و کاریگەری چۆن دەبێت. بۆیە تەماشا دەکەین لەلایەک حوبحوبانە لەلایەکیش ململانە لە ناو یەکتریدا بەردەوام دەکە. پاشان دێین مەسەلەی ڕۆژئاوا و سووریاش باسی لێوە دەکەین کە بەشێکی ئەمە پەیوەندی بە ڕۆژئاوا هەیە، چونکە هەتاوەکو لە ڕۆژئاوا مەسەلەکان چارەسەر نەبن، لە سووریا مەسەلەکان چارەسەر نەبن، ئەوان بە تەواوەتی دڵنیا نابن کە لە تورکیادا هەنگاوەکان بە تەواوی بنین، هەرچەندە هەندێک هەنگاوی تورکیا
بەتەنیا پەیوەندی بە تورکیاوە هەیە، هەندێک هەنگاویشی بێگومان لە مەسلەی کوردە پەیوەندی بە ڕۆژئاوا و سووریاوە هەیە. ئیتر کە لەو دوو ڕۆژانە لە حەلەب بینیمان لە حەلەب هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین ئیتر کارە بابڕین بەردەوام دەکات، درۆنەکان دەسوڕێنەوە لە ناو هەردوو گەڕەکە کوردنشینەکان ئەشرەفی و شێخ مەقسووددا ئارامی هەیە، دەنگی تەقەنایە، بەڵام هاتو چۆش بە هیچ شێوەیەک نییە. ئیتر زۆر ئەمە لە ئایندەدا چۆن دەبێ جارێ نازانین. ئیتر سنتکۆم لێدوانێکی تاوەکو ئێستا نەداوە، ئیتر کۆشکی سپیش لێدوانێکی نەداوە، میدیا ئەمریکیەکانیش بەتەنیا وەکو هەواڵ باسییان کردیە. ئیتر بزانین لە ڕۆژانی ئایندەدا لێدوانێک ئەدەنیان نا. ئیتر بەڵام لە خوارەوە هەندێک لێدوانی چاپەمەنی هەن کە میدیەکانی عەرەبی و ئەمریکی باسییان دەکەن، ئەمانەتان لە بۆ دەگوازمەوە، بەڵام تەماشا دەکەین ئەوانەی کە دەستیان بە هێرشەکە کردووە، ئەمانە پێش هەموو شتێک بڕیار لە وەزارەتی بەرگری وەرناگرن، بڕیار لە وەزارەتی بەرگری وەرناگرن، بەڵام لە هەمان کاتدا تەماشا دەکەین، ینی پارادۆکسێکی زۆر زۆر سەیر هەیە. لە هەمان کاتدا هاکان فیدان لەگەڵ حکوومەتی سووریا و یەک لەوانش وەزیری بەرگری مۆرهەف ئەبوو قەسرادا لە هەمان ڕۆژ کۆبووتەوە. ئیتر لە هەمان ڕۆژدا لە نێوان کۆمیسیۆنێکی دەستەی دانوستانەکانی تایبەت بە مادەی دەی ئازار لە نێوان وەفدێکی سووریا و وەفدێکی هێزەکانی سووریای دیموکراتیک بە سەرکردایەتی سیپان حەمۆ ئیتر گفتوگۆ هەبووە کە سیپان حەمۆ نزیکەی 13 ساڵە فەرماندەی ئەو ناوچانەیە، یعنی ناوچە ئەو دووگەڕەکەی حەلەب و لە هەمان کاتدا پێشتر عەفرین و دوای ئەوە شەهبە. ئیتر فەرماندەی ئەمانە بوو لە دوای ڕووخانی ڕژێمی ئەسەددا کاتێک جەیش الحوڕ یعنی گوایە سوپای ئازادی سووریا کە تورکیا دوای ناوەکەی گۆڕی کردیە جەیش الملی، جەیش الوەتەنی، سوپای نیشتیمانی ناوێک چوایان لێ هێناوە، دواییشدا بە 3 فرقا بەشداریان لە گوایە بە قسە بەشداریان لە یاوانی چونە ژێر چەتری سوپای دەستەی تەحریری شام کە ئەوان پێی ئەڵێن سوپای سووریا، ئیتر سوپای سووریا نییە بەخۆی. ئیتر بەڵام ئەمانە هەتاوەکو ئێستاش بە شێوەیەکی ئۆتۆنۆم کارەکانی خۆیان دەکەن و مەرج نییە لە هەموو کاتێکدا ئیتر بڕیارەکان لە وەزیری بەرگری وەربگرن. بەڵام بێگومان کاتێک ئەحمەد شەرع لێدوانێک ئەدا ناچارن بۆ ماوەیەکی کاتیشبی جێبەجێ بکەن، هەروەکو دوێنێ جێبەجێیان کرد بۆ ئەوەی شەڕەکە ڕابگیرێت، چونکە ئەم جۆرە شەڕانە لە بەرنامەکانی پێشودا باسم کردوونە لەلایەک لە بەرژەوەندی ئەحمەد شەرعن، بەڵام لەلایەک لە بەرژەوەندی دانینە، لەلایەک لە بەرژەوەندی دانا هەست و سۆزی جیهادیەکان بەمە تێر دەکا بۆ ئەوەی کوردە کافرەکان، عەلەویە کافرەکان، دروزیە کافرەکان کە کریستیانە کافرەکان و دارسنۆبەرە کافرەکان بۆ کوژن و لەناو بوون و بیسووتێن و حکمی لەسەر بکەن. بەڵام لە لایەکی کەش لەوە دەترسێ کە ئەمە کۆمەڵکوژی لێ بکەوێتەوە ئەم کاتە سزای قەیسەر کە تازە هەستاوە، ئیتر چاوەڕێی پارە و ئابووری و ڕژانی دۆلار دەکا ئەمەی لە قیز بچێ وە گۆشەگیر بکرێ. لە هەمان کاتدا ئیتر ئەحمەد شەرع لەگەڵ ئەوەدایە چونکە دەیەوێت بەردەوام هێز نیشان بدا، هێز نیشانی بەرامبەرەکانی بدا، چونکە زمانی ئەوانە و زمانی دەوڵەتی تورکیای ئێستا دەسەڵاتی تورکیای ئێستا زمانی هێزە، زمانی ئەو زمانەی کە پێی دەوترێ سۆفت پاوەر، هێزی نەرم لە لای ئەواندا بە هیچ شێوەیەک نییە. خۆگەر هەبووە هیچ کێشێک دروست نەدەبوو، یعنی ئەوان دەیانتوانی هەموو شتێک چارەسەر بکەن، ئەوان دەیانتوانی ببنە حاکم لە بینی هەسەدە و دەستەی تەحریری شام، بەڵام ئەمە ناکەن چونکە زمانەکەیان ئەمە نییە.
لەسەر لە کوردستانی ئێراندا شتێکی زۆرم لە چاپەمەنیەکاندا نەدیت. شڕۆڤە لەسەر هەڵدانی موشک و تاقیکردنەوەی موشەکەکان دەکرێت لە ڕۆژانی ڕابردوودا، ئەمە هەمومان دەزانین ئەوە مانای چییە لەو کاتەدا. ئیتر ئەو باڵی محافەزەکار و شەڕخواز و هێز کە هێز بەکاردێنی بەردەوە ئەو پەیامەدا ئامادەین لە بۆ جەنگ. وەڵا هەمان کاتدا ئەتوانین یەکشت لەسەر ئەمە زیاد بکەین بڵین ئەویش ئەوەیە ئێران دەزانێت لە وەزعێکی وەکو ئەمڕۆدا بە تایبەتی یعنی مەسلەی نوکلەری و بۆمبی نوکلەری لە بۆ ئێران سەختە ئێستا بەکاری بێنی دەتوانی یعنی ئێستا ئەتوانێت دروستی بکە گەشتۆت ئەو ئاستەی کە دروستی بکە و ینیش لەو شەڕە 12 ڕۆژەی بە تایبەتی فڕۆکەی دووی ئەمریکی زیانەکانی چەند بوون کە ئێمە نازانین. ئەمانە بەشێک ئێمە دەزانین بەشێک یۆرانیۆمی پیتاندراوی هەیە لە سەدا 6 ئەمەی شاردۆتەوە، بەڵام بۆ ئەوەی ئەمە بکرێتە بۆمبی نوکلەری ئەتۆ دیسان پێویست بە پیشەسازی پێویست بە کارگە هەیە. ئەو کارگانە ماون لە کوێن تا چڕادێک ئەتوانن گەشەی پێ بدەن بیگەین نە ئاستی لە سەدا 90 ئەمەیان جارێ نازانی. لە بۆ هەندێک تاقە چەکێک ئێستاکە کە لە دەست جمهوری ئیسلامی مابێ و بە خەڵک و لایەنگرەکانی بڵێ ڕاستە ئیسرائیل ئێمەی ئازاددا چەند کەسێکی لێ کوشتین، بەڵام ئێمەش ئەو موشەکانەمان هەن ئەو موشەکانە وا دەکەن ئیتر ئیسرائیل نەتوانێت سەری خۆی دەربخا و ئێمە ئەتوانین کۆمەلگەی ئیسرائیلی بە ڕۆژان لە ناو ژێرزەمینەکاندا عاسێ بکەین نەتوانین کار بکەنیت هەر هیچ نەبێتوانین ئەوگە. بۆیە ئێران ئەمە لە دەست نادا، یعنی بە پێی عەقلی خۆیان لەو بوارەدا ئێرانیەکان ناحەق نین چونکە تاقەت چەکێکە ئیتر لە بەردەستیاندایە. بۆیە ئیتر ئەم چەکەی نیشاندا ئیتر مەسەلەکە هەتاوەکو ئێستا بەو شێوەیە. دیسا ئەگەر بگەڕێینەوە سەر مێدیاکان دەربارەی کێشەکانی ناوچەکە چیڵێن هەروەکو لە سەرتاوە باسم کرد کۆشکی سپی هەتاوەکو ئێستا من نەمبینیوە یان من نەمبینیەوە لێدوانێکی لەوبارەی نەداوە. نەتەنیاهۆ دوێنێ لێدوانێکی دائیتر لە لێدوانەکەیدا زۆر بەتوندی پەیامی بە ئەردۆغاندا هەوڵ مەدە بە هیچ شێوەیەک ببیە ئیمپراتۆر و خەونی ئیمپراتۆر مەبینە ڕێگەت پێنادەم ئێمە لێرە هەینەوە پەیامێکی زۆر تند بوویتر پێیدا. و بەڵام کۆشکی سپی بەردەوام لەسەر ئیتر لەسەر شەڕی داعش قسە دەکا و لەسەر تێکەڵکردنی ویانیش ئەنتیگڕێکردنی سووریا و هێزەکانی سووریای دیموکراتی قسە دەکا، بەڵام پیلانێکی ڕوونی نییە. ئەو ئەنتیگراسیۆنە مانای چیە بەخۆشی شڕۆڤەی بۆ ناکە. ئەوان بە ئەنقەست چەند مادەیەکیان دانا و مادەکان کراوەن لە بۆ شڕۆڤەی جیاواز، مادەکان لە ڕووی یاساییەوە مادەی بێقیمەتن هیچ و پوچن هیچ ئەوێکی هیچ قیمەتێکی نییە. بەڵام ئەمە بەتەنیا ئەتوانێت بڵێن لەو کاتەدا بەتەنیا وەک نیاز پاکیەک لێک تێگەشتنێک ئینسان ئەتوانێت لی تێبگە بۆ ئەوەی شەڕ نەکەن. هەتاوەکو ئێستا دەبینین لە بوارەکانی دیکە ئەو مادانە هەڵس و کەوت یعنی شڕۆڤەکانیان چیە چۆن هەڵدەسەنگێنن. ئەمریکا بەخۆشی کارێکی وا ناکە. ئیتر وا سندکۆم هەروەکوتم بەردەوام ڕۆژانە پەیام ئەدا و ئیتر پشتگیری لە هێزەکانی سووریای دیموکراتیک دەکەین و هەر ئەوەیە. لەسەر پێکدادانەکانی حەلەب زیاتر من راپۆرتی جۆرسەلام پۆستم بینی ئیتر کە بە قەڵەمی سێسجەی فرانتزمان
نووسراوە باس لە ناسکی ڕێککەوتنی نێوان کورد و شەرع دەکا ڕۆژنامەکە ئاماژە بۆ دەکات کە ئەم پێکدادانە چەکداریانە لە حەلەب دەری دەخەن کە هەوڵەکانی تێکەڵکردنی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدار لە ناو سوپای نوێی سووریادا چەند لەرزۆک و ناسکن سەرەڕای هەبوونی ڕێککەوتنی ئاگربەست و باس لە شوێنی پێکدادانەکان دەکا شەڕەکە لە گەڕەکانی شێخ مەخسوود و ئەلەشرەفیە ڕوویداوە جۆرج سەلام پۆست دەڵێت دوو گەڕەکەکە لە ساڵی 2012 بە شێوەیەکی سربەخۆ لەلایەن گروپە کوردیە چەکدارەکانەوە بەڕێوە دەبرێن تەنانەت دوای ڕووخاندنی ڕژێمی ئەسەدیش هێزە کوردیەکان وەکو ئاسایش و ئیتر دەسەڵاتی خۆیان لەوێ پاراست و ئەمە بەڕێکەوتن بوو لەگەڵ ئەحمەد شەرع ڕاستیشەکە هۆکاری پێکدادانەکە ڕۆژنامەکە دەڵێت هەرچەندە هۆکاری ڕاستەخۆی تەقەکان ڕناڕوونە بەڵام فشارەکانی حکوومەتی دیمەشق بە سەرۆکایەتی ئەحمەد ئەلشەرع بۆ سەپاندنی دەسەڵاتی پۆلیسی و دام و دەستگاکانی لەو گەڕەکانە بووەتە هۆی تەقینەوەی دۆخەکە یعنی بە ئاشکرا ئەڵێ ئەحمەد شەرع مسەببە و ئەمە ئەڵێ ئەمە کاتێکی هەستیارە تیشک دەخاتە سەر ئەوەی کە ئەم شەڕە هاوکات بووە لەگەڵ سەردانی هاکان فیدان یعنی هاکان فیدان تاوانبار دەکە بەمە و ئیتر ئاڵێ تورکیا لە ڕێگای ئەوەوە هۆشداری داوەتە کوردەکان کە دەبێت تا کۆتایی ساڵ خۆیان تێکەڵ بە سوپای نیشتیمانی تورکیا بکەن ماشەڵڵا نیشتیمانیە ئیتر تۆمەتبارکردنی یەکتری هەتاوەکو ئێستاش بەردەوام دەکا لەو بوارەیەوە مێدیەکانی عەرەبی لەو بارەیەوە ئەوانیش قسەیان هەبووە قسەیان کردووە نازانم ئەتوانم ڕاستەوخۆ بەشێکتان بۆ وەرگەڕینم ئیتر تەماشا دەکەین مێدیای عەرەبیەکان ئەمە وەکو تاقیکردنەوەی هێز لە نێوان حکوومەتی ئەحمەد شەرع جۆلانیەکەی پێش و هێزە کوردیەکان ناوزەند دەکەن بە تایبەتی راپۆرتی شەرق ئەوسەط باس لەوە دەکات کە ئەمە زیاتر مەسەلەیەکە بۆ تاقیکردنەوەی هێز بۆ ئەوەی هێزەکان تاقی بکرێنەوە بەڵێ ناوچەی ئێمە ئەو ناوچەیە کە ئەم جۆرە شتانەی تێدا ڕوئەداواتە هێزەکان یەکتری تاقی دەکەنەوە ماسوولکەکانی خۆیان لە بەرامبەر یەکتری دەردەخەن و دوێنێش باسم کرد ئەو دوو گەڕەکە هەموو گەڕێکی استراتیژیکن چونکە ئەم گەڕەکانە ناوچە و جادە و شەقامە و ڕێگا استراتیژیەکان کە بە ئیتر ناوچەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بە یەکتری دەبەستنەوە ناوچەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشوور بە یەکتری دەبەستنەوە ناوچەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشوور و کەنارە ئاویەکان لە هەمان کاتدا بە تورکیا دەبەستنەوە یعنی شوێنێکی زۆر استراتیژیە لە ناو ئەو شوێن لە ناو جەرگەی ئەو شوێنە استراتیژیەدا دوو گەڕەکی کوردی هەن لە ساڵی 2012دا لە ژێر بۆمبدانا و هەموو شەڕەکەشیان لەگەڵ ئەحرار شام و دەستەی تەحریر شام و سوپای گوایە ئازاد و ئەمانە بووە پێشتر لە ساڵی 2012 یەکەمین جار ڕووسەکان چەچیان بەو دوو گەڕەکەدا ئیتر دوای ئەوە بەخۆیان چەچیان پەیدا کرد و ئیتر هەتاوەکو ئێستا بەرگری دەکەن و ئەو ناوچەیە خاوەنی هەزاران تونێلە لە 2012 هەتاوەکو ئێستا لەبەرەوەی ئیمکانێکی زۆر کەمیان هەیە لەناو گەمارۆداون بەڵام تونێلی زۆر گەورەیان هەیە ئیتر ئەمە کۆی بابەتەکەیە بەڵام ئیتر هەروەکو ڕۆژنامە عەرەبیەکانیش ئەڵێن ئەوەی تورکیا هەرچی ئەڵێ بابیڵێ لێ دوانەکەی دوایی مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا گرنگە کە باس لە نامەرکەزیەت دەکات ئیتر ئەو نامەرکەزیەتە کۆمەڵێک شت لە خۆ هەڵدەگرێت کە سووریا بەو شێوەیە بەڕێوە ناچێت ئیتر تورکیا چۆنی دەوێت چۆنی ناوێ ئەمە بابەتێکە بەڵام ڕیالیتەکەی بەو شێوەیە بەڕێوە ناچێت ئیتر ئەمە خۆی لە خۆیدا کۆی بابەتەکەیە لە مێدیا عەرەبیەکاندا
قسەی لەسەر کراوە ئیتر ئەمانە هەمویان تەماشا دەکەن کۆمەڵە بابەتێکن کە ئیتر تاقیکردنەوەی ئیرادەی سەربازی لە نێوان هەردوو لایەنەکاندا تاقی دەکرێنەوە بەڵام هەروەکو وتم ئیتر بەو قەیرانانە ئێمە دەچینە ناو ساڵی ئایندە بابزانین لە ساڵی ئایندەدا چی دەبێت بەو شێوەیە دێمە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان کە بەتەنیا پێک هاتبوو لە گواستنەوەی هەواڵەکان و لە شڕۆڤەکردنی هەندێک هەواڵ بە کورتیدا سوپاس بۆ ئەوەی تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون بەردەوام لەگەڵماندا بن یارمەتیمان بدەن بۆ گەیاندنی ڤیددیۆکانمان بۆ ناساندنی کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیانتان تاوەکو سوودی بۆ ئەوانیش هەبێ کاتێکی خۆش ڕێز و سلااو هیوا خوشنەوە